سلااوڕێز هاوڕیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لەسەر سەردانەکەی برایزێ لە بۆ ئیمارات و ئاریانە فەندی. تەوان هاوڕیان هێژا لەو کەناڵی ئێستا کە قسەی دەکەین دەیان جار باسی ئەوەمان کردیە کە مەسرور بارزانی نەک بە عەقڵی دەوڵەت بە عەقڵی خێڵش پێ ناکاتەوە، یعنی لە خێڵیش بچووکتر. ئەو سەردانەی ئەمڕۆ دەرخەری ئەو قسانەیە چۆن؟ یعنی هاوڕێیان ئەگەر سەردانەکەی مەسرور بارزانی وەکو لە سایتی کوردستان 24 سەر بە مەسرور بارزانی نووسەیە سەردانێکی فەرمی بایە دەبوایە لانی کەم وەزیرە کاکە وەزیرە یەکێتیەکانەوەی سەردەزانین ئەوانە ڕێسوای دنیا و قیامەت بوونە گۆڕانەکانی شەڕەوە. وەزیرێکی پارتیم لەگە خۆم دەبرد بە پرسی فەرمانگەی دەرەوەم لەگە خۆم دەبرد کورە هەر کەسەکەم لەگە خۆم دەبرد بەس حیسابی لۆ هیچ یەکەچیان نەکردی. ئەوە یعنی فەرمی نییە. دوو ئەگەر سەردانەکە حیزبی بایە دەبایە لە ناو حیزبەکەی خۆی کەسێکی ببرد بایە ئەندامی مەکتەب سیاسیە کورە هەر کەسێکی ناو حیزبەکەی خۆی برد بایە حیسابی لە بۆ حیزبەکەشی نەکردی. وەکو وتمان ئەمە هەمیشە دەمان گۆ خێڵ کاکە ئەوە لە خێڵیش ویسکەترە بیردەبات. یعنی ئەگەر وەکو خێڵی سەردانی خێڵەچکەی بکرد بایە دەبای یەک دوو ڕدێن سپیرەکە خۆی ببرد بایە. بەڵام ئێستا دیارە نەنە ناو حیزبی نەنە ناو حکومەتی لەنە ناو بنەماڵەکەشی ڕدێن سپیان نییە. یعنی ئێستا ڕدێن سۆری بنەماڵەی بارزانی پارتی حکومەتی هەرێم هەمووی کاکە ئاریانە شازادە ئاریان. ئەوزە با لەسەرەوە بەسەرهاتێکتان لەو بجێڕمەوە هاوڕێیانی هێژە. دەرێ ڕۆژێک ئاغا لە دیوەخانی ناوی خورام و خودامەکانی ئاغای باسی کەر دەکەن. کەری فران کەسی باشە کەری فران کەسی باشە کەری فران کەسی باشە و باسی کەری ئاغاش دەکەن. ئاغا کە جێی لەوەی دەبتەوە ڕۆژی دوایی زوقتوڕە دەبیتن. یعنی بەیانیەکەی کە لە خەو هەردەستی ئاغا یەک لە خوڵامەکانی پێدرێ ئاغام خۆشبی دوێن شەوێ باسی کەریان کردێ کەری زەنامیشتیان لەگە کێرەکانی کردانێ ئاغا زوقتوڕە دەبی بڕۆ هەر هەمیان خڕکەنەوە هەمیان خڕ دەکاتەوە لێیان دەپرسی ئەوە باسی چان کرد و دوێنێ شەوێ کام ملا دیوەخانی نەبوو وڵای کەشی دەری ئاغام خۆش بێ ئەمە باسی کەرمان دەکرد کە گوتی لۆ باسی کەری مندان کردیە نازان کەریمیش وەکو ئەسپی وایە کو دەبی کەریمن لە ڕێزی کەر حیساب بن کەریمن دەبایە لە ڕێزی ئەسپەکاندا حیساب کردوایە. ئەجە لێرە پرسیارەکە بەجێ دێنم لە بۆ هاوڕێیانی خۆشەویست هیوادارم لە کۆمنت وەڵام بدەنەوە. ئایا پێت وایە یەکێتی و گۆڕان بە بەراوردکردن بەو کەرەی کە لەنا ئەو بەسەرهاتەی باسم کرد چییە؟ دوو مەوقعی ئاریانی لەو بەسەرهاتەی چۆن دەبینیەوە؟ هیوادارم لە کۆمنت جوابمان بدەنەوە. دووبارە داوا لە هەموو هاوڕێیانی خۆشەویست دەکەم لەبەرەوەی لە فەیسبوک ریپۆرتێکی زۆرمان لەسەرە بە هیوام لە یوتیوب سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەو ڤیدیۆش لەوێش دادەنێم و لە پەیجەکەشمان دادەنێم. بە هیوام زۆرترین هاوڕێ بستنە کەناڵی یوتیوبەکەمان لە ئێستا بەدواوە هەوڵ دەدەین زیاتر ڤیدیۆەکانمان بخینەوێت. کاتە چ خۆش ماڵاوە.